بابا وانا من الاواني بڵێ fraction بەلەوەی ماوە بابەتێک بوو پێش ئەوەی جارە ئەمە یەکەم بابەت بکەنمان inwards of the percentage ناوکەوانە کابزانم وایە مەبەستەکەم 25% is what I say کەباب من پێم وتووی وتومە هەموو وشەیەک ئەەکەیتەوە بە ژمارە وا بوو بۆی بزانی مەسەلەکە چییە A یەک لەسەر چوار B برێ ئەفڵۆتە C 2/3 D بەڵێ یەک لەسەر سێ عەلەیکوم سەلام قەڵە کات ئەی لەژێر ئەوەی کاکە دەی باپیرم وەرە ئەلێرۆشە دێت دوو کورسی دابنە احتیاجی ڕحلێت بێنە ڕای چشە دەی ئافرین ڕێنە مەلاکە وەرە بەکەی بۆ دێت وێ کورسێک ستارە پشتۆ جارە جێ کورسێ بێتەوە بێت ئەلێ باش ئەلێ دای اسمك معبودين اسمك معبودين رسم فهمت معايا باز ما لي انا سير كبابة جان جلية the fraction in words of the percentage 25% is لو أنا يتوبي يكم ذا ويش معربي بس معركة كان ليك بدي توبلي أهاو في البنان بقول ما شال كرر بيست صاد دا بشيك صاد داني بقول أنا والله أو هوا بلام كمش بيت مدوتم وش كانش بكوبش معرفة مشاكل أمش جيب لستفار بودلت أم ذا قال إيش بك هاو كاتا قالي هو إيه مسيها مسيها مشاكل بابا دوزو فراكشن مان fraction in words مان هي fraction in figure مان أجوتي fraction in figure واتا بشمارة أجابيو تبا in figure أو يقصد سؤال مان خلاص مشان ما دام تيجي in words واتا شيء ويخبرنا كيف أو كاد نبي بالله إمام مصطفى والله يقصد سؤال هو نا والله قوته هو هذا دار باشا أول أنا بيت عنتي كبي والله عنتي كنيا وزور مع كل شيء باش بابا هذا داربة دواكاري حتى لو كاتك تقول كذوب جمارة حلو يستيك كي أمتسيا أو كذا يبقى رتوسر برسيارة كبة وردي بزاني fraction دو زوريني fraction in figure fraction in words يعني the written form توتي the written form يكسانا fraction in words شيوين نسيني كات the written form ياخذ fraction in words واتاك كاتك شو أنا بنجيبه أكوتا تو في سامي قلت عندي خاني دوما لا خاني سيا لا جدول كيبوم نسيون خاني سيا بلى باشا آخر بابت مرجية كم دوم سيا ماكن باشا أجر درست من هذا تودي وشايتي هاي برا درست كبا أمراض اللي بدي if only تهبه سي هلا بشيري بو أو بشايع كت عقل من developed هذا خلاص هات بي وهات أينما نقول if only تنها third conditional if only third conditional had PP with half PP أكريه would have PP وهاد PP بير كي أكيد if only كتبوا ناوان كيف ما وتن عليكم السلام عليكم
چەند فرمانێک هەن دژمنداریان هەیە لەگەڵ ئازۆگاز ئەنلێس ئەم فرمانانە چێ بوو؟ وەڵۆ ودو کان مەیومان بە هیچ شێوەیەک ئەم فرمانانە ناچنە ناو ڕستەیەکەوە کەوا ئف و ئازۆنگ ئاز و ئەنلێسی تابێت بە عەرەبی ئەمە پێڵەن جملەی شەرطی بە کوردی پێڵەن ڕستەی مەرجی ڕستەی مەرجی تێ و ڕستەی وەڵامی مەرجی تێ جملە شەرطی و جواب شەرط جملەی شەرطی ڕستەی مەرجی ئەوەیە کە ئف و ئازۆنگ ئاز و ئەنلێسەکەی تایە وەڵامی مەرجی ئەوەی بەرامبەرێت جا بە هیچ شێوەیەک ڕستەی مەرجی نابێت کان کورد شاڵ شوت مەی مای وڵ ودی تات ڕستەی مەرجی وتمان کامێ ئەوەی کە ئف ئازۆنگاز ئەنلێس ئەمان لەم گەڕەک بن ئەوان لە گەڕەکی ترن ئەمان بێنە گەڕەکی ولا ئەوان دێنە گەڕەکی ئەمدا هەرچە پێکەوە لە هەمان گەڕەک شەڕە حازی پێکەوە ناحێنەوە باش بابم ئەوەشت زانێت باشە ئەی وتمان مەرجی یەکەم و دووەم و سێم پێم وتی چێ برادەری چێ باشە ئەگەر مەرجی یەکەم بریتیە لەوەی کە ئەگە فرمانێکی ڕانەبردووت هەبێ تەنیشتەکەی بێت چی بێت یان چی زائد چی کان وڵ زائد بەیت تا سادە باشە ئەی ئەگەر فرمانەکە بوو بە ڕابردوو بەرامبەرەکەش بێتە چی ئاتوو برێت ود کورد زائد بەیت هەر ودو کوردەکە شەر نییە هەر کان و وڵەکە شەر نییە ئەی لە تەنیشتی جاروایە بەیست نادێت آخر شتوشمان هات پی باش ئەمرازش گەکدەرمان هەیە وەڵاو دوژمنداری هەیە لەگەڵ هات پی و تا پی چێە چونکە سەبەبەکە چیە کاڵەی هات پی و تا پی سەرکەم ڕستێکت بۆ دێن مەڵێم چی if only I had enough money I would have bought a real وایە گە پارەم دەبوو ئێستا هەولێرم دەکڕی ئەمە ئەم ڕستێک پێڵەن unreal دوورە لە واقعی ئەمە ناڕاستەکە لەوەدایە پارەم نییە جا if only وتمەنیە if only I had enough money ئەمە هات پی هات I would have ئەوە would have bought OPP هەربێت ئەگە پارەم هەبا هەولێرم دەکڕی ئەم ڕستەی ئەنڕیەڵی پێوترێ ئاگادار ڕستەی هەم پێوترێ ئەنڕیەڵ هەم پێوترێ third conditional و هەم پێشی ئەوترێ ڕستەی وش if only پێ ئەوترێ وش باشە لەبەرەوەی وش چییە یعنی کە ئەڵێ پارم هەبا هەولێرم دەکڕی یعنی خۆزگەی دەخواست پارێ هەبایە وشش یعنی خۆزگە جا ڕستەیەکی وەکو ئەوها قەت بە ئازۆنگاز نابێت دەر ببردرێ ئەگەر پارم هەبا چونکە ئازۆنگاز بۆ شتێک بەکاردێت کە بێتە دی واقع بێت مادام باش دەخوێنی نازیح دەبی مادام بابەت دەرسەکانت ئیهمال ناکەی سەر دەکەویت ئەمهایە ئازۆنگاز قەت لەگەڵ ڕستەیەکە بەکار نایە کە دوور بێ لە ڕاستیەوە ئیلا بێت جێبەجێ باش بنسبت بابەتێکی تێم ڕۆبی خوێن کە 100 بۆ دێتەوە هیچ مەشغوڵ مەبە وایڵ دەرسەمەمەوە ئاس با بزانیت چی بێنێ تاوێک سێکە باش بەڵێ یەک دەقە وایڵ و ئاس مەکەوە فەڵقە فڵق وارە تەمەشاکە دەی زائد هەمووی هەیە بابە زائد یان وەز یان وێر پلس verb ing زائد complement ڕستەی دووەم subject plus past خۆشی لۆ ناو ترشیاتی سێکە باوە وایڵ یان ئاز نەڵێ ئاس کورە ئاس یعنی جاشت معنای ترشیە بەس ناوتری دەی ئاز وایڵ و ئاز دوو ڕستە پێکەوە بەستنەوە ڕستەکان مەفروض وان ڕستە یەکەمیان ڕابردووی بەردەوام بێ ڕستەی دووەمیان ڕابردووی سادە بێت ڕابردووی بەردەوام چێ کاک کە ئەڵێم ها ئەڵێم وایە یعنی ئەبێ واز وێ لەو ڕستێ زائد ئاینج واضحە وایڵ پێویستی بە واز وێر ئاینجی
عینیش ئەگەر ئازش بێنی ئەز پێویستی بە واز وڵی وێرەکە زی لەگەڵ واز وێ ئاینگ بەڵام ها چاوت ئەو وێڕە کووە چی وێ وێ ناوێرە وێڵێ قەزدم شەریف و تعبیرم زەعیفە واز وێ بەس ئەها گرنگ تو هەر لەوە نییە چاو داپڕیتە دوای وایڵتی هاتووە واز وێ ئاینگ ئەوەی لاشی گرنگە ئەوەشە بێ ڕابکە لەوانەیە دابژارنەکە دوو وێر ئاینگ وێر ئاینگ بێ ئەم زە فرمانەکەی تەنیشتی یەک لایە کاتەوە کامیان دروستتر سەی کە باب جا ئاگدار بە ها ئەم ئازووایەڵە بۆ کوێ بڕۆن واز وێر ئاینجەکە بەدواوەیە کە جار وایە لێرە دێت کە کەوتنە ناوان واز وێر ئاینجەکەش لەگەڵێ ڕۆن بۆ ڕستەی دووە باشە سەی نمونە چۆن دێتەوە بۆ نمونە لەسەر بژاردێت دەڵێ وایڵ وی بۆشایی ئینگلیش ناو چیە تۆ ئیبراهیم ئیبراهیم بۆشایی ئینگ سەیکە بابەجان وایە ئەڵە بەشی چەنەما دەوڵای دەبێە واز وێر ئاینجەکەشت ئێستا هەڵبژاردنێکە دەمێ بریتیە لە دوو فرمان بەش یەکەم بەشی دووەم مادەم وایە لە بەش یەکەمە ئەبێ واز وێر ئاینجەکە لە بەش یەکەم بێت جا وەزەکە بۆ بکەری تا ئای هی شی بێت قادر و قودرەت و قەلەندەر و قومری و وێرەکەش بۆ بکەری کۆدا چێ بێت چێ نەبێت باشە سەیرکە باڵە ئەی من پێ دەدام studied بەرامبەری was coming عالەمی نەمە پێچەوانەیە ئەمە پێچەوانەیە ماڵین وایە لە چۆ بێ واز وێر ئاینجی لێ ئەگە ئەو وایەڵەمان هەڵبگرت بە لە پێش ئیبراهیم دامان بنەوە ئەو تۆ B was studying خەتێک came ئەمە واز وێر ئاینجی و ڕابردووە بەڵام کێشەکە لەوەیە واز بۆ بکەری وی نادێت مەسەلە تاکو کۆیەکەیە باشە C where studying خەتێک come D where studying ئەم جارەیان came وەک پێم وتی تۆ تەنها چاو دابڕیتە سەرۆی بزانانی واز وێر لەکوێ هەیە ئەو هەمووی واز وێر دوێر هەیە مەسە لەوانەیە بزانیوە لەگەڵ بکەری کۆیە نابێت مەبەستەکەم لەوەیە ئەبێ بزانی تەنیشتەکەشی چیە کاکە ئەمە ڕابردووی بەردەوامە ئەوەش ئەبێ ڕابردووی سادە بێت ئەوە ڕابردووی سادە نین ئەمەیانەوە هەممان نەزانین ئەگەر ئەوەی نەزانێ وڵا نازانم کیم ئەبێ بزانی ڕابردووە فێرمانە شازەکان تا حدێکە بێ لەبەر بێت باشە ئەمجا ئەگەر نمونەیەکت بۆ بێنمەوە بە ئاز ئەیخەمە ناوەڕاستیات دروستەکە بۆ نمونە بۆ نمونە breakfast as I my car لو استعجلت فيها ما انا كنت عندي فيها دڵێ لەو کاتەی سیارەم داژوش نانی بیانی بخوات سایق بەدەستەشی سوکانی بگرە و هەز دەجی نانی بخوات نازیێ لە فەلافلەکە نییە I had breakfast as I was driving. B I was بعد اللي بكم eating madam having نادر eating breakfast as I drove. C I had breakfast as I was driving. D none
تۆ بەدای چێگەڕێ یەکەم شت ئازیان وایە لە کوێیە ئەبێ واز وێر ئاینجەکە بە دوایەوە بێ لە بەشی دووەمە ئەگەڕێم زان کامیان بەشی دووەم بریتێ لە واز وێر ئاینجی یەک دوو زۆر چاک واز درایڤینگ واز بزانە ئێستا ئەوەی تر یەک لایە کاتەوە کامیانە ئەوەی تر بێ بزانین بێ ڕابردوو بێ ئەمە هابە ئەوە هادە فرمانی هاف لەگە فرمانی هات دیار نییە هیزونیە ئەی بەدەنگ فرمانی هات سەیریکە یەکیان ئاز لە ڕستەی دووەم کە لە ڕستەی دووەم بێ ئەبێ واز وێر ئاینجەکەش لێ بێنە سوپەی کردووە دوو واز ئاینجیمان هەیە واز درایڤینگ واز درایڤینگ چی یەک لایە کاتەوە فرمانەکەی دیکە کە لەگەڵیانە یەکیان نووسراوە هاف یەکیان نووسراوە هاد کامیان ڕابردووە هادەکەیە کاتە ئێمەش ئەوە بژێن کە نووسراوە هاد بە واز ING ئەوەیە جا بۆی زیاتر تێبگەی با بزانین سەرساڵ چیان هێناوەتەوە ئاجەلت نەبێت چەند شتێمان هەیە ئەگە ئافتەرت هەبێ هات زائد PP past simple ئەمە هی یونت یەک ئافتەر ئەم زۆرە پێکاتەی لەگەڵ بوو تەواوە سیر کە بابە ئەمجا F ڕانەبردوو بە تەنیشتەکەی وەڵ زائد بەیست هەبوو ئەمەش تەواوە F تەنیشتەکەی ڕابردوو لەولاتر سوود بێ سکوت بێ زائد بەیست هەبوو ئەم پێکاتەیەش تەواوە F یاخود لەناو کەوانە ئۆنلی یعنی ئەو فەجارە بەتەنێ زارە ئۆنلی لەگەڵایە ئەگەر بەتەنیشتیەوە هات زائد PP هەبوو لەولاتریشی ورد كل شد زائد هاف PP هەبوو ئەم پێکاتەیەش تەواوە جەماعەت ئەمجا ئاز وایاو بەتەنیشتیەوە یان واز یان وێر کە حەسەب بکەرەکەی وا بوو زائد فرمانی ING هەبوو دوای لە تەنیشتیەوە ڕابردوو هەبوو ئەمەش تەواوە آخر شت when as conjunction if when as after وكذا بس برسمه after ام پێکاتێش بەتەنی بیفۆرش بەڵێ بیفۆر ئەم پێکاتێش ئەوی شێ بەس دەمەنەت فەکەر لێ بزمەن ئەمانەش ئەگە بەتەنیشتیانەوە ڕانەبردوو هەبوون بۆ لەولاتریش وڵ زائد سادا ئەمانەش دروست ئەوە یونت یەکە ئەمە باقیەکەی هەمووی یونت پێنجە بەس ئەوە یەکەم یونتی ئافتەر هەیە لە یونت حەوتش بەس بۆ نانووس بالێ تێکەچ ئافتەر و بیفۆر و ئاز و سنس و ئۆن گەشت ئەمرازێک دەرمانێ بەس بۆ نانووس بالێ تێکەچ ئەو پێکاتانە هەمووی دروست باشە ئاگادار باشە هاو ناستیتەوە لیگەڕە مادەم زاکە بوو هەلیگەڕێ جماعة بالنسبة لآخر بابات آخر شيء آخر ياسان ولا بركي بس ليرو الدنگ دي ها بيبرنوا
ايوه وادر وادر جماعة بۆ هەر بۆچی جارێ با بزانین بۆچی ئەم بابەتە پێوترێ Unit Task 5 The 4 R's واتە ئەو چوار وشەی کە بە R دەست پێکەن یەکیان چییە؟ تەماشا ئێرەکە بابە یەکەم چاوەچی Reusing دووەم Repairing سێەم Reducing چوارەم Recycling وانیا؟ سەیرکەن بابەکە هەر چواری ئار نییە ئەوە یەکەم زانیت بۆچی پێوترێ The 4 R's واتە چوار ئارەکە حکوومەت ڕستێکتە داتێ ئەڵێ ئەم ڕستەیە نمونەی ئەمەیانەیان ئەویانیان ئەویانە مانەکانیشان هەمووی دەزانن Reusing واتە بەکارهێنانەوە سراوە Repairing واتە چاکردنەوە Reducing واتە کەمکردنەوەی بەکارهێنان Recycling واتە دووبارە بەکارهێنانەوەی شتی ماوە بەسەرسوو سیرکە بابەجان با بۆ دڕۆنی بکەمەوە چێت با دوای ئەوەی کە پێ دەڵم چی و چی نییە هەر ڕستەیەک وشەی چیم بە پێنووسی ئاڵ هەر ڕستەیەک وشەی ئاڵی تیا بوو یان نیو ئەو ڕستەیە یەکسەر بڵێ ئەوە نمونەیە بۆ وشەی Reusing هەر ڕستەیەک وشەی مێندی تیا بوو یان چیەوەی تکە Replace ئێستا لەوانەیە بڵێ مامۆستا ئەو ڕستەی ئاڵشی تایە سەکە دەڵێم چیەکەی هەر ڕستەیەک وشەی مێندی تیا بوو کە مێند خۆی مرادفی Repairingە واتە چاکردنەوەی ئەو ڕستەیە ئەڵێ نمونەی Repairingە هەر ڕستەیەک وشەی turn off-ی تیا بوو لێ لەگەڵ another لەگەڵ store بەس ئەوەندە لەبەرکە ئەوانە سەر بە ئاڕی کە پێودەن Reducing Recycling هەمووی ئینتووە باشە ئەگە سەرنج بدەیت لە نمونەکانی ئینتو ئۆڵدی تایە تەمەشاکن بۆ نمونەی یەکەم نمونەی یەکەمی Recycling نووسراوە cut pieces from ئۆڵدی تایە وەنیا ئێستا تۆ ئەڵێ مامۆستا ئەم ڕستەیە ئۆڵدیشی تایە ئینتوشی تایە من توزانم سەر بە کامێنە وایە ئێستا بۆ دڕوو نەکەمەوە وەرە Repairingەکانیش ئۆڵدیان تایە Repairingەکان هەر خۆیان نووسراوە مێند ئۆڵد وایە باش تەماشا ئێرە ئۆڵد بەتەنها هەمومان دەزانین سەر بە Reuse ئۆڵد لەگەڵ مێند زۆر سەهۆ ئەوە زاڵە بێتە Repairing ئۆڵد لەگەڵ into Recycling ئیلا لە حاڵەتێکە حسابی بۆ کرێ کە خۆی بێ کێچی دیکاتە مەدان ئەو جێت تێگەشتن ئۆڵد بەتەنیا لە ڕستەیەکە بوو ئۆکەی سەر بە Reusingە بەڵام شتی تر هات ئەو هێمانە باش بابا شتی تر هات ئەو هێمانە پێ باشە با من چەند نمونەیەک بە کوردی بۆتان ڕوونی کە بە مەسەلە چییە بابا جان با یەکو نمونەیەکتان بۆ بکەمە بە کوردی ئەڵێ نانا تیادی لێ بزانم مەسەلە چییە Reusing واتە دووبارە بەکارهێنانەوە جەماعەت بۆ نمونە یەکێک لە نمونەکان ئەڵێ چی وارێت ئۆڵد پۆتس ئەڵێ بۆ نمونە تۆ تەنەگەیکی ڕۆنەکەت خوارد تەنەگەکە فڕێ مەدە Reusingی بکەوە دووبارە بەکاری بێنەوە هەندێک کونی لەبن کە خۆڵی تێک و گوڵی تا بچێنە کورە ئاوی پێ بچێشە کورە زەخیرەی تێ بکە لە ماڵەوە وەنیە ئەمە پێڵێن بۆ تەنەگەی زەبڵ ئەمە پێوترێ Reusing جەماعە Reusing واتە دووبارە بەکارمان هێنانەوە ئەوە تێگەیشتێ سەر Reusing معنای چییە؟ Repairing چییە؟
ڕۆژێک لە ڕۆژا من بیرم دێ لە ماڵەوە تازە بووینە پیاوی ماڵێ خلاص دار و بەرگ لەسەر ئێمێ توێستا ئاسێک بەخوا منداڵەکان من ژۆر وەکو ئێوە کورە بیری ئاو دەستێ پڕدە بتەوە تو هەر نازای مەسەلە چییە بایعی دێت تو هەر حەقت پێوە نییە کورە چی ئەمێ لە ماڵ تو هەر حەقت پێوە نییە هەمووی لەسەر قڕ بەسەری چۆک و باوکە بەس کورە بزار بۆ نمونە ڕۆژی چەند مەسەخەیەکمان تێک چوو بوو فرم نەدەن زەداچی منداڵان مەراقێتی مەراقمەت زۆر حەزم لێ شتی کۆنا شتێک تێک چوو یەکسەر فڕی نەدەم هەڵێ برم شتێک دیکەم تێک چوو شتێک لە ماکەمەوە لۆیە دەم شت و حەتێک یەکەمێکی هەچاکەم ئەویش 24 ساعاتی خواتە مەشە سەربانەکەم سەربان فێرە شتی کۆنەمۆنا دەستێکی پێنە فڕێدا ئەوە فڕی نەدا بوو ماڵی ئاوانە بێت فڕی نەدا بوو مزەخەیەک بەڕێی من سوتا بوو دامنا چون مزەخەیەکی کەم کڕی نوێ مزەخەیەک کە بەستم ئەوەندە بیلامانێ بینم کرد تونم کردەوە ڕێک سەرەکەشکە فکرم کردەوە قومە ئەوە فڕی نەدا چون سەرەکەی ئەوم لێ کردوێنام لەسەر مەدەوە تا ئەسە ژوا لەسەرێتی ئەمە پێوترێ ڕیپێرین ئەم ڕەحلەی تۆ ئەمەی پێشەوە ئەم سەری پێوە نییە ئەو ڕەحلەی پشتۆ ژێرەکەی پێوە وەنیا ئەمەیان لەوەیانە دەب ئەو ڕیپێرینگم کرد ئەوە چاکتم کردەوە تێگەیشتی ئەوە بەمانای چاکردنەوە تێگەیشتی تۆ ڕیپێرینگ مانای چییە؟ نمونەکاڵێ چی؟ سێرکە بابا بۆ نمونە لە ڕیپێرینگ ڕستەی دووە get new parts پارچەی نوێ پەیدا بکە to mend all school equipments بەسە بەدەسترەوە نمونی منی هەنامەوە پارچەی نوێ پەیدا بکە کەلوپەلە کۆنەکانی مەکتەبی پێچاپ بکەوە ئەوەی مەسەلەکە بەنسبەت ریدیوسینگ چییە؟ ریدیوسینگ واتە کەمکردنەوەی بەکارهێنان من و تۆ ئێستا لێرە ئیشمان بەم غورفەیە گڵۆپانە پێکەین کە بەجێمان هێشت هیکوژێنەوە ئەوە تەقلیل کەمکردنەوەی بەکارهێنان باشە ئاوەکەت پڕ بوو بیگرەوە ئەوە پێڵێن ریدیوسینگ باش وازحە ئێستا مەقسەد بۆ نمونە لێرە نمونەیەکی داوە ئەڵەیە هەوڵ بدا ئاوی بارانە و کۆبکە و گوڵ و باخ و باخاتی پێ ئاو بدە بۆچی تۆچی ئاوی ساف و سازگاری ئاخەیتە ژێریەوە ئەمەش کەمکردنەوەی بەکارهێنانە مەسەلەی ریسایکلینگ ئەومان بێت تۆ مارە بەکەونە پێرا و بەکەونە فاخۆن دنیا ئەوە ریسایکلینگە ریسایکلینگ وەکو ریوزینگ نییە ریوزینگ شتێکە بەکاردێ و دووبارە بەکارێن تو بەڵام ریسایکلینگ شتێکی بێکەڵکە ئەم سەرەسی بۆن و شوشە و بتڵ و نازام چیچی کە مارە بە پێڵە و دێلە تۆی کڕێتەوە مەسینەیەکی فافۆنی پێفرۆشی لە مەعمەل بۆ دەکات بە تەش ئەوەی من ریپێرینگ کرد من پارچەی بێم هێنانی پارچەی دیکە تێگەیشتی ئێستا ریسایکلینگ مانای چییە؟ ئەوەتە یەکێک لە نمونەکانی ریسایکلینگ بۆ نمونە یەکەم دانە cut pieces from old clothes and turn them into bed cover هەمومان لە ماڵەوە ئەجل و بەرگی کۆنەمان هەیە هەمومانیش دەستگیرمان هەیە دەستگیر ئێستا مۆدیلواری هاتووە دەستگیر بووە لە بازاڕێک ڕێگەنات چەندەرە دەستگیرمان دایکی من ئابەتی دروستێ کرد بە خەمیسەکەی تو بە کەڵک نامە بێجامەکەی ئەو بە کەڵک نامە وانە بوو ئەوە ریسایکلینگە شتی بێکەڵک لە شتی بێکەڵک شتی دیکە دروستەکەینەوە تێگەشتی سەر ریسایکلینگ مانای چییە؟ ئەتانوێت پرسیارەکانی سەرساڵ ببین لەسەر ئەم بابەتە دەیت علمی بە فیزیایی بەڵێ بێک هاتەکە خۆی لە شتێک بێجامەیە کردە بەدەست باشە لا پەڕا 89 گرنگەکانی پێڵم کامانن بەڵێ 89 تاوەکو ئێستا عەکسی ژمارە 5 دوو جار لەسەر ساڵ هاتووەتەوە عەکسی ژمارە 5 تا ئێستا دوو جار لەسەر ساڵ هاتووەتەوە گرنگ عەکسی ژمارە 2 4 8 5 2 4 8 5 2 4 8
4 دانم لو مجموعي 8 دانية دبرو أنا كسيد كبابا أنت كم ما ديزاين ولا منها هاي لو شيء أو ديك إيزان ليه يعني يستصوت وتا فريش وتا هو تو تجي بارم أبيا حوتم أبيا ديس أبيا لا خويتي بشكل أي والله بس لا سبي والله نعم جماعة مشارة أنا كيف بارو أجمل امتحاني يونت بينت بالطلبة يقوم بكمدواج أسئلة كبدا ميوا بسيار أنا ما نجدي الموضوع كنت جوا راجل سيد كان أبي بزاني يكمل عكسانا معنا أنتيو كتاروا هيا رستد بدتيو بوشاي تكيكريا أما يعني بكاردي ويد كان بكارنا وأنا منا دالي توني ها وراينا نخواروي Tony is a very boshai person who with lots of energy. دلي توني كسيجي أبي بزاني أكتيف وباسيف معناتها باسيف وهذا كسيجي تنبلي توزلي مطفيدة بسبيد باسيف أكتيف كسيجي تالاكي أوها جان كسيج بناوي توني زور تيا كزور وزيجي زوري بي انرجي واتا وزا كسر صاحب طاقة بيبيرن اكتيف واتا تالا أورستي طاوة كم بزانين ثيوتون whereas Theo is quite boshai he is happy to sit in front of the TV all the day وقو ايوه دلي ثيو ناوي ليه قبل 24 ساعة طيفا بديار تلفزيون دانش وما قاسي يعني ما أكتب يعني قاسي هو مبني للمجهول بكرنا دياره وهذا لا شماردو قال a lot of animals boshai in the coldest months زوربي ياخذ زوري عجلكان سيان لدي لمانجا ساردكان تو اگر نفساني ابيا بمعنى بديار كوتن دي تو ديس ابيا بمعنى ونكردلو خوشار نودي ليرو زي مثلا لا مانجا ساردكان عجلكان ديس ابيا بيان ونكد بلام كاتب ها او شانيك بموري نسون بمود يعني أمانة بلغن بوي بزاين تيامت سبرينغ بهارة سندين آجلو بلين زندوار لبهارة بدر كونوا تيا appear سيام كزور جرينجا دلي I come from a small village in يكم شتو أبي بزاني rural معناتيو urban معناتيو rural جند نشين urban شار نشين باشا تخوا فيلج هبه بلام حتما دزاني مكابرا قد نشينا بلام اگر نزاني رورلكان معناه قد نشينا نزاني معناه كي اوفاتيك ها بنسبة اربنك كشار نشينا تيم بمور نسيو نيويورك شارع انا كاتب شار نشينا بزيك urban شوارع مو كوتاي بيزنا كيترواني كابو كينوا we need to do our to drink يكم شد أبي بزاني فريش ووتر معناتيو salt ووتر معناتيو فريش ووتر واتا أوي ساسكا salt ووتر سوي طبعا إذا أود كيس بكامي بودرينك فريش كا طازج كي يعيبوك أنت دلايا لدواي ودلتي if we drink this boshai water أجر أم أوا زيار بخوينوا زياتر thirsty واتا تينو سويرك بخويتو زياتر تينو دبي باش بابا تو ها عالمي يكشف معه في السيارة لنا جدو بعيني بتبعسك أقدر باندر نودي من تفعل سرعة طول مطلقات